ئەمڕۆ ساڵیادی دامەزاردنی مێتۆگرافیە کە ماوەی 8 ساڵە مێتۆگرافی و یەکەمین ئاژانسی فۆتۆگرافی عێراقی دامەزراوە. لەم ساڵیادەدا ویسمان یادی کامران نەجم بکەینەوە کە دامەزرێنەری ئاژانسی مێتۆگرافیە لە ساڵی 2014 لە کاتی ڕووماڵی شەڕی نێوان پێشمەرگە و پۆلیس و داعش بەجێ ماوە، دواتر لەلایەن داعشەوە ڕفێراوە تاسە هیچ ئاساوارێکی نییە. ئێمە لەم پێشانگایەدا ویستمانە پیشانی بدەین کە کامران لە سەرەتای دروستبوونی مێتۆگرافیەوە پێش ئەوەش کاتە ئیشی کردووە ویستوتی چ جانبێکی عێراق و کوردستان پیشان بدات وەچی ڕۆماڵ کردووە. ئەو بابەتانی لەم پێشانگایەدا کە 30 فۆتۆن نمایش کراوە سەرجەم ئەو کارە مرۆڤانە و دڵتەنگانەی عێراق و کوردستانە کە لە ماوەی تەمەنی کامرانە لە دوای هاتنی هێزەکانی ئەمریکا بۆ عێراق تۆماری کردووە. ئێمە لێرەوەکۆ فاداریەک جگە لەوەی کە من بەڕێوەبەری ئاژانسەکەم کۆمەڵێک هاوڕێیتر یارمەتیان داوین کە ئەم فۆتۆیانە کۆ بکەینەوە لە پێشانگایەدا نمایشی بکەین و لامان پێویست بوو کە لە ڕێم پێشانگایەوە بە هاوڕەکانی کامران بڵێن کە ئێمە بەردەوامین لەسەر هەمان ئەو نهجی کە کامران ئیشی لەسەر کردووە و بەردەوامی لە فۆتۆگرافی وەکو کارێکی سەربەخۆ و ئەمە شەکەین بە یادەوەریەک بۆ کامران. وەجگە لە فۆتۆکانیش کۆمەڵێک جانتا و کەرەسەی کامران نمایش کراوە کە لەو ڕۆژەدا لە 12/6 لە کامران بەجێما و گەیشتۆتە دەستی ئێمە. هیوادارین بتوانین ئەو فۆتوانی کە ئەمڕۆ نمایشەکرێت دەرخستەی ئەو واقعە بن کە کامران بە چاوێکی سەربەخۆیانە لە عێراق و کوردستان بینیوێتی. ئەگەر بیت سەری فۆتۆکام کەی لە شوێنێکا بینی ئەبێ خەم بخۆیت، لە شوێنێکا دڵت خۆشە بێت، لە شوێنێکە شانازی ئەەکەی بە کوردستان و عێراقەوە، لە شوێنێکیشە ئازارە چێژی بۆی کە چی ڕوئەدا لە کوردستان و عێراق. ئەو تەنها لە یەک جانب ئیشی نەکردووە و بوونی مێتۆگرافیش هەر ئەو هۆکارە بوو کە کامران ئەویست ئێمە ئەو فۆتۆیانە پیشانی دەرەوە بدەین کە ئێمە وەکو عێراقی کوردستانی ئەمانە پیشانی بدەین، نەک ئەو فۆتوانی کە موئەسەسەکانی دەرەوە لە ئێمەیانەوێت و ئەمانێرن تەنها بۆ ناو جەنگ. جگە لە تەقینەوە جانبی ئاشتیش هەیە لە کوردستان و عێراق، جگە لە شەڕ و خۆپیشاندان و ئەو جەنگا گەورانی کە ئەکرێت جوانبینیش هەیە و دڵخۆشی خەڵکیش هەیە و ئاساواری زۆر بەناوبانگ و باشمان هەیە. بۆیە کامران ویستوتی بەردەوام پێمان بڵێ کە بە یەک چاوسەری عێراق و کوردستان دەکەین، هەموو جانبەکانی ببینین.